تا چەندە پەنابەران لە دۆخێکی باشدا دەژین، نەتەوە یەکگرتوەکان تا چەندە گرنگی بە ڕەوشی کۆچ لە ئاستی جیهاندا دەدات. عێراق چەندە بەرپرسیارە بەرامبەر بەو پەنابەر و ئاوارە ناوخۆیانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان کۆچیان کردووە بە ڕۆژێنێکی ئارامتر. من زیاتر قسە دەکەم بەڕێوەبەری گشتی ناوەندی هاوبەشی قەیرانەکان لەگەڵم دەبێت بەڕێز حوسێن کەلاری لەگەڵ بەڕێزیان زیاتر قسە دەکەم لە هەولێرەوە سەبارەت بە ئەم بابەتە. بەڕێز حوسێن ئەم کاتت باش، ئەمڕۆ ڕۆژی جیهانی کۆچبەرانە لە دنیادا، بەڵام هەرێمی کوردستانیش یەکێک لەو شوێنانەیە کە بۆتە لامکێکی ئارام بۆ پەنابەران و ئاوارە ناوخۆیەکان و کەسانی کە کۆچیان بەرەو هەرێمی کوردستان کردووە. ئامارەکان لای ئێوە ئاماژە بەچی دەکەن؟ ڕەوشەکە بەرەو باشتربوون دەچێت یا خراپە؟ سەڵاو لە بەڕێزتان و بینەرانی بەڕێزی کوردستان 24. دەمەوێت لەم ڕۆژە کە لە ساڵی 2020 ئاماژەتان پێکرد لە نەتیجەی بڕیارێکی نەتەوە یەکگرتوەکان بڕیار لەسەر دیاریکردنی ڕۆژی کۆچبەرانی جیهانی دراواتە 18 مانگی کانونی یەکەمی هەموو ساڵ لەگەڵ ڕۆژەیە. تەمەناکەم کات و ساتێک لە داهاتوو بێتە پێشەوە کە چیتر خەڵک لە لانکە و لە خاک و وڵاتی خۆیان ئاوارە نەبن بە هەر هۆکارێک یاخود تەنانەت زۆرجار لەناو خودی وڵاتەکەش یا لە شارێک بۆ شارێکی تر لە هەر هەرێمێک یاخود لە هەر وڵاتێک لە ناوخۆی خۆیان. بێشک ئەتوانم بڵێم لەو ڕۆژەوەی کە کۆمەلگای مرۆڤایەتی بەم شکڵی کە ئێستا هەیە بابەتی ئاوارەبوونیش بەشێکی گیانەکراوە بووە لە کەلتوری کۆمەلگا جیاوازەکان بە هۆکاری زۆرجار سروشتی، زۆرجار سیاسی، زۆرجار کۆمەڵایەتی بۆتە هۆکار کە خەڵک ئاوارە بێت لە شاری خۆی یاخود لە وڵاتی خۆی بۆ ناوچەیەکی ئامینتر و باشتر. بەنسبەت ئێمەوە لە هەرێمی کوردستان هەرچەند بۆ خۆشمان وەکو خەڵکی کوردستان چەندین جار ئاوارەی و دەربەدەریمان بە خۆمان و بینیوە زۆرجار لە هەموو کەس دەتوانم بڵێم لە زۆربەی وڵاتانی زیاتر هەست بە کێشە و گێروگرفت و هەروەها بەرەنگارن بوونەوەکانیان دەکەین کە بە شێوەیەک خەڵک لە ژیانێکی خراپدا دەژی لە کاتی ئاوارەبوون. بەڵام بەگشتی لە لای ئێمە توانراوە لە هەرێمی کوردستان جێگەیەکی ئامین دابین بکرێت بۆ ئەو خەڵکانەی کە چی لە ناوخۆی عێراق ئاوارە بوون کە پیانەوتری ئاوارەی ناوخۆیی IDP یاخود ئەو پەنابەرانەیە کە وەکو ئێوە ئاماژەتان پێکرد هەرچەند من ڕاستکردنەوەیەک شمێ بۆ ئامارەکانتان لە وڵاتانی سووریە و دەوروبەر و پەنابەر بوون و هاتوونە تا هەرێمی کوردستان. بەگشتی دوو جۆر ئاوارە هەیە، ئەو ئاوارانەی کە ناوخۆین و ئەو ئاوارانەی کە بەڕاستی ئەوان ئاوارە نین پەنابەرن بەڵکو هۆکاری پەنابەربوونەکە جیاوازتر لە ئاوارە ناوخۆیەکان کە ئاوارە ناوخۆیەکان زیاتر بۆ بۆنی شەڕی داعش و ئەو چالاکیە دوو لە مرۆڤانەیە کە داعش و ڕێکخراوەکە تیرۆریستەکانی تری عێراق تر لە ناوچەکانی باشوور و ناوەڕاستی عێراق ئەنجامیان داوە. دەمەوێت ڕاستیکەمەوە ئاماژەتان بۆ کرد 662,000 کەس، بەڵام لە ڕاستیە ئەوە ئاماری تەنیا ئاوارە ناوخۆیەکانە نەک پەنابەرانش، بەڵکو بەگشتی ئێمە 925,000 ئاوارە و پەنابەرمان هەیە و کەمپەکانیشمان نەک 26 بەڵکو 36مان هەیە، 26 بۆ ئاوارە ناوخۆیەکان و دەکەیتر بۆ پەنابەرانەیە کە لە وڵاتی سووریەوە ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە. بەڵام بەشی هەرە زۆری ئەو خەڵکە چی پەنابەتی ئاوارەکان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانە نسبەی لە سەداسی پەنابەر و ئاوارەکان لە کەمپەکانن. باڵە بەرز حوسێنەوەی کە ئێستا نەتەوە یەکگرتوەکان بارگای هەیە لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە یارمەتی و پاڵپشتی ئەو پەنابەرانە بکات کاتونەتە هەرێمی کوردستان یا ئەوارانی کە هاتوون لێرە نیشتە جێن. ئایا بە پێی پێویست یارمەتی داوە هەماهەنگیتان لەگەڵ نەتەوە یەکگرتوەکان و نوێنەرانیان لە هەرێمی کوردستان چۆنە؟ بە سوپاسەوە هەر لە ساڵی 2014 بە دواوە UNHCR کە کۆمیسارەی باڵای پەنابەرانە هاتوونەتە گۆڕەپانەکەەوە بوونەتە پاڵپشت بۆ ئێمە و بۆ ڕێکخراوەکانی دیکەی خێرخوازی بۆ ئەوەی بتوانین زیاتر هاوکاری ئاوارە و پەنابەران بکەم. من لەم ساتەی کە لەگەڵ بەڕێزتان لەسەر هێڵم هەر لە ژوورەکەی تەنشتی من کۆبوونەیەکی JCC هەیە لەگەڵ نوێنەرانی UNHCR بۆ ئەوەی بە چ شێوەیە بتوانین لە ساڵی 2023 پەرە بدەین بەو خزمەتگوزاریانەی کە ئیستا لە کەمپەکانەوە هەیمانە و بەردەوامیش دەبین لە داهاتوو. بەڵام ڕەنگە کێشە و گێروگرفتەکانی ئەوانش زۆر بەرچاون لەبەر ئەوەی کەمبوونەوەی ئەو یارمەتیانەی کە لەلایەن وڵاتە کۆمەک بەخشەکان و بەتایبەت یەکێتی ئەوروپا و باقی وڵاتان دەکرێت بۆ ئیدارەدانی ئاوارە کەمپەکان دەبەرەوە لە وڵاتانی تر و دۆست مەلەفا ئیستا دروست بووە بە نمونە ئاوارەبوونی خەڵکی ئۆکراینە، یەمەن، ئەفغانستان و تەنانەت لوبنانیش
ئەوانش کە کاریگەری مرۆیی لەسەر ئەوان ڕەنگی داوەتەوە بەداخەوە بڕەبوجێی UNHCR بۆ ساڵی داهاتوو بڕێکی بەرچاو کەمی کردەوە ئێمە تەمە ناکەین و ئەو بۆشاییە کە دروستە بێت لە کەمبوونەوەی ئیدارەدانی کەمپەکان بتوانین وا کارەکەین بۆی بتوانین بە شێوەیەکی تر پڕیکەینەوە بۆ ئەوەی ئەو ئاوارە بەڕێزانە یاخود ئەو ئاوارە پەنابەرانیش کە لە هەرێمی کوردستان دەژین هەست بە کێشە و مەعاناتی زیاتر نەکەن. بەڵێ ئێستاەوەی کە هەیە هەرێمی کوردستان بەرپرسیارەتی و هەروەها ئەرکی پاڵپشتیکردن و خزمەتکردنی ئاوارە ناوخۆیەکانی لە کەمپەکان گرتوتە ستۆگلەیەکی زۆر دێتە سەر حکوومەتی عێراق بۆەوەی کە کەم تەرخەمە و ئاوەڕیان لێ نەداتەوە. بۆچی حکوومەتی عێراق بەم پرسە هەڵناستێت و یارمەتیان نادات؟ ئێوە چیتان کردووە لەم بوارەدا؟ بەڕاستی ئەوەی ئەو ئاوارە بەڕێزانە بە زمانی جەناب تۆ ئاماژەت پێکرد گلەیەکانیان بەجێ لە ڕابردوو حکوومەتی عێراق وەکو پێویست لە ئاستی بەرپرسیارەتینەوە بۆ خزمەتکردن لە ئەو واقعەتاڵەی کە ئاوارەکان تایە ئەژین بێشک ژیان لە ناو کەم یاخود لە ئاوارەی هەر بۆ خۆی بە شێوە لە شێوەکان ناخۆشە. بەڵام خۆشبەختانە بە تەشکیلکردنی کابینەی محەممەد شیع سوودانی ئێمە سەردانی وەزارەتی کۆچ و کۆچبەرانمان کردەوە دوو جار و تەنانەت بەڕێز وەزیری هیجرە عێراقی هاتۆتە هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێز وەزیری ناوخۆی ئێمە دانیشتووە بەڵێنی هاوکاریمان لێ وەرگتون بەڵێنیان داوە بە پێ ئیمکاناتیە کە دەخرێتە پلانی موازنەی ساڵی 2023 حکوومەتی عێراقی بتوان هاوکار و پاڵپشتی ئەمە بن بۆەوەی بەشێک لە کێشە و مەعاناتەکانی ئاوارەکان چارەسەر بکەین. بەڵام ئەمە تەنیا بەڵێنە چاوەڕوانین لە داهاتوو بەکردەی ئەو بەڵێنانە ببینین بۆەوەی زیاتر خزمەتی بۆ ڕێزانە بکەینەوە. ئەو حماسەی کە ئێمە لە وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراق بینیوانە تەمە ناکەین بە فعلی بە ئەنجام بکات بەڵام وەکوتم چاوەڕێی نەتیجەکەین. بەڵێ بەڕێز حوسێن کەلاری بەڕێبەرگشتی ناوەندی هاوبەشی قەیرانەکان زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵمان.